ئەمە یاریگای دووەمی یانەی هەولێرە. هەر کاتێک یاریەک یاخود کەمپێکی مەشق ئەنجام دەدرێت ڕاستە و خۆ بیرت بۆ لای ئەم یاریگایە دەچێت. ئەمەش بەهۆی کەمی یاریگەکانی تۆپێ لە پارێزگای هەولێر نەشیاوی زۆربیان بۆ یاریکردن بەهۆی ئەوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان یاریگای نوێ دروست نەکراوە و یاریگەکان نۆژەنکردنەوەیان بە خۆیانەوە نەبینیوە، هەر بۆیە کوالێتی یاریگەکان زۆر خراپ بووە. دەبێتن ینی حکومت ئاورێک لەو یانە نەبداتەوە هاوکاریان بیتن چۆن بتوانن یاریگەکانی نۆژەم بکەنەوە. بە بۆ چوونی من بەڕاستی کە تەمشە کەش و هەوای ئێمە دەکەن و لەبەر کەمی یاریگەکان بە بۆ چوونی ئەگەر بکرێتن یانەکان لەگەر حکومت هەوڵدەن ینی یاریگەکان بکەنە چیمەین دەستکردی پرۆفشنال یانی ئەو چیمەنان دەستکردنێک کە شیاوی یاریکردنە تێدا نەک ئەوانەی کە ئێستاکە دەبینی وەکو بازرگانەکان بەکاردێن ئەوانە ینی شیاو نیە بۆ یاریکردن. یاریگای دووەمیانی هەولێر لە ساڵی 2009 دروستکراوە و نۆژەنکردنەوەی بەخۆیەوە نەبینیوە جگە لە تیپە جیاوازەکانی هەولێر کەوا ڕۆژانە مەشق و یاری تێدا ئەنجام دەدەن بەشی زۆر یانەکانی هەولێریش بۆ یاریفەرمیەکان و مەشقەکانیان بەکاری دێنن بەهۆی ئەوەی یاریگاکانیان شیاوی یاریکردن نین. یاریگای خۆمیانیان بروسێک یعنی چەند ساڵە شیاو نیە بۆ یاریکردن خاستان وەرزی زستان ئیوەی نییە کە بتانی یاری تێدا بکەی بگرە لە شاری هەولێر یان بگرە شاری هەولێر زۆربەی یاریگایەکان شیاوی نە بۆ یاریکردن ینی بەڕاستی ینی بەس ینی هیندرێن ئەوە چیمەنی ینی سروشتیە لە بۆی کە یاری لێ دەکرێت ئەوە کایندی ینی زۆربەی یاریگایەکان ئێستا کرایە ئەو دەستکردە شەشی چاکە خاصن لە کوردستانی خۆمان ینی ساڵانە زستانان وەرزی زستان زۆر پێویستە خاصن یاریگای ینی هەولێر بەڕاستی ینی زۆر هیلاکە زۆربەی یانەکان لەو یاری دەکەنەوە مەشق دەکەن. هیوادارم حکومەت هەرێمی کوردستان چاوەک بە یاریگایەکانی کوردستان بە تایبەت شاری هەولێردا بەخسۆت کە هەولێر پایتەختە ینی پایتەختە زۆربەی یانەکانی خواروی عێراق دێن ساڵانە ماسکەر دەکەنەوە لە شاری هەولێر. لە هەرێمی کوردستان زۆربەی یاریگەکان کەمترین مەرجی یاریگای شیاوی تێدایە لە چیمەن یاریگە و شوێنی خۆگۆڕین و کۆنگرەی ڕۆژنامەوانی و شوێنی ڕاگەاندن و شوێنی دانیشتنی هاندەران و یاریزانانی یەدەک هەر بۆیە دیمەنەکانیش بە جوانی ناگات ببینەر و ئاستی خولەکانیش پێش ناکەوێت. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.